بلێت تەماشەوانین هێژان مژارە سەربازین حیزین حەفەیمانان ئین کو ژالی ئەمریکا بە وەکی کرد یارێکی ڕوتینی سەربازی تێبنافکردن لێ لە عێراقی دژی هەروەها لە سوورێژی چەندین پرس دوێ دەربارەیدا هەنە دێ میوانێمە هەبێ کۆمار شرۆڤەکاری لەشکێری ئەحسان قەیسون میوانێمەیە بە خێراتی برێز قەیسون بەڕێز ئەحسان قەیسون بەخێر بن. ئامانج لەم جوڵەی سەربازی ئەمریکا چییە؟ هیچ پێشهاتێکی ئەمنی هەیە؟ تحية لكم وشكرا. زۆر سپاس بۆ میوانداریە. دەبێت کوردی فێر ببم بەڕاستی دەبێت خۆم بە فێری زمانی کوردی بکەم بۆ ئەوەی کە تێبگەم. زۆر باش. پێویستە تۆزێک بگەڕینەوە بۆ دواوە دەبێت بزانین ئایا چی ڕوودەدات لەسەر سنووری نێوان عێراق و سووریا بەبزانین چی ڕوودەدات لە سەردەمی بەڕێز کازمی وەزیری بەرگری وەزیری بەرگری ئەمریکا ئەو کات لۆید ئۆستن چوار خاڵی گرنگی باس کردێ. خاڵی یەکەم گوتی پێویستە هاوبەشی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا پتەوتر بکرێت ئەویش چالاکردنەوەی ڕێکەوتنی استراتیژی ئەمە یەکەم. خاڵی دووەم کە ئۆستن باسی کرد بوونی هێزەکانی ئەمریکا لەسەر خاچی عێراقدا بە داواکاری چێ؟ بە داواکاری حکوومەتی عێراقا ئەمە هێڵی سوورە وەکو گوتمان. سێەم خەڵک ئۆستن باسی کرد وتی ئێمە پابەندین بە بەرەنگەربوونەوەی تیرۆر لە نێو دوو کەوانەدا داعش ئامانجی ئێمەیە داعش ئامانجی ئێمە کە لە ناوی بین. چوارەم خەڵکە ئۆستن باسی کرد ڕۆڵی هێزەکانی ئێمە لەسەر خاچی عێراقدا بریتیە لە ڕاهێنان و ڕاوێژکاری لە هەمان کاتدا و لە هەروەها پاڵپشتی هەواڵگیری و پاڵپشتی لۆجستی بۆ هێزە کچەدارەکانی عێراق. کەواتە خاڵەکان زۆر ڕوون و ئاشکرا بوون بۆ کە لۆید ئۆستن باسی کرد ئایا ئەرچی و هێزەکانی ئەمریکا لە عێراقدا چییە کە باسی کردووە. بەڵام ئەوەی کە دوو مانگ لەمە بەڕوویداوە بەڕاستی پێمان وایە هەندێک تەکتیکی ئەمریکی گۆڕانکاری بەسەرداهاتووە استراتیژێت نا بەڵکو تەکتیک گۆڕاوە لە عێراقدا نەک استراتیژێت ئەویش بریتە لە بە ئامانجکردنی یەکێک لە بنکەکانی هێزەکانی ئەمریکا لە سووریا. دوای لە کۆڵینەوەی ئەمریکا ڕوون بوویەوەکەوە ئەمە لە ڕێگەی فڕۆکێکی عێراق فڕۆکێکی بەفڕۆکەوانەوە بردومان کراوە لە ڕێگەی گروپێکی چەکداری عێراقیەوە کە بە فەرمانی ئێران ئەم کارەی کردووە. ئەم بنکە ئەمریکی لە سووریا بردومان کردووە لە نێو خاچی سووریادا کە بۆتەوە کە گرێبەستێکی هێزەکانی ئەمریکا ئەمە دوو مانگ گیانی لەدەستدا. دەبێت لە هەمان کاتدا ئەمڕوو داوە ببەستینەوە بەچی لە هەمان کاتدا بابەتی ئازادکردنی 6 میلیارد دۆلاری داهاتی نەوتی ئێران لە کۆریای باشوور ئەم بە نێوەنگیری قەتەر لە هەمان کاتدا بۆ کڕینی پێداویستیە مرۆییەکان ئەم ئازادکردنی بە سێ مەرج بووە بە سێ مەرجی سەرەکی بووە. مەرجی یەکەم چی بووە باسکەم؟ یەکەم پێویستە ناکرێت و نابێت ئێران ڕێژەی پیتاندینی یۆرانیۆم زیاتر و زیاتر بکاتە. ئەمریکا لە هەمان کاتدا ڕازیە بەم بابەتەی ئێران بەو ڕێژەی کە ئێران دایناوە. ئەمە مەرجی یەکەم. مەرجی دووەم کە باس لەو بڕێکەوتنەدا هەیە ئەویش بە ئامانجنەکردنیە بە ئامانجنەکردنی هێزەکانی ئەمریکا لەلایەن گروپە چەکدارەکانی عێراقەوە لەکوێ لەسەر خاچی سووریا و سنووری سووریا و عێراق. مەرجی سێم کە باس کراوە ئەویش ئەوەیە کە لە هەمان کاتدا هێزەکانی رووسیا بە درۆن و بڵێن درۆنی شاهید پرچەک نەکرێت کە ئێران درۆن بە رووسیا دەدا. ئەمە ئەو مەرجانەنە کەواتە ئەم سێمەنجەیە کە لە ڕێکەوتنەکە داهاتووە لە بنەڕەتدا بنەمای ئەم مەرجانەدا جارێک کە هێزەکانی ئەمریکا چیان کردووە بڵاوان بە هێزەکانیان کردووە جێگەرجیان پێ کردووە ئایا ئێران پابەندی ئەو سێمەرجە دەبێت؟ من پێم وایە کە ئێران پابەند دەبێت تەنها مەرجی یەکەم و دووەم پابەند دەبێت. بەڵام مەرجی سێەم
پابندی نابێت بۆیە ئێستا هێزەکانی ئەمریکا جێکردکێ و بڵاوان بە هێزەکانیان کردووە لەکوێ لەسەر سنووری عراق و ببورن سووریا بۆچی بۆ ئەوەی کەەوە هەر گروپێکی چەکداری سەر بە ئێران ئەگەر هاتوو هێزەکانی ئەمریکایی لە نێو خاچی سووریا بە ئامانج کرد ئەو کاتا ئەمریکا سوپای ئەمریکا وەڵامی ئەو میلیشیانە دەداتەوە بەڵام جەنگەکە وەکو گوتمان واتە جەنگەکە وەکو گوتمان پرۆسەکە زۆر سنووردار دەبێت کە هێزەکانی ئەمریکا جەنگێکی کراوە نابێت ئێمە عەرەب پێی دەڵێن ئەگەر هاتوو جەنگەکە توندی کرد پێی دەڵێن چی واتە جەنگێکی کراوە ئەمە ڕوونادە سنووردار دەبێت نهان ئەمریکا عراقی وەکی هەفپەیمانی خۆ دەبینە یعنی بۆچ هەن ئالیین عراقی ji van karên rûtînî ên Amerîka dilgiran in? سیرکە ئێمە باق بە قسەی سۆشیال میدیا و پێگەتن توێگەی تۆرە کۆمەڵاتیەکان نەکەین یا خۆ لێدوانێکی پەرلەمانتارێک لێرە لەوێ ئێمە قسە لە شوێ وەربگرین وەقائعەکان لەسەر زەوی پێدراوەکان لەسەر زەوی لێدوانی چێ لێدوانی بەرپرسانی ئەمریکا لە هەمان کاتدا فەرماندەی هێزەکانی عراق قسە ئەوانە وەردەگرین چیان گوتووە نوێنەری با بڵێن گوتەبێژی پێنتاگۆن چی گوتی ئێمە هیچ جۆڵەیەکی سەربازیمان لە نێو خاچی عراقدا نییە لە هەمان کاتدا هیچ هێزێکی زیادە لە عراقدا نییە لەگەڵ ئەو ڕێکەوتنی کەلاکە لە حکوومەتی عراقیدا هەمانە هیچ هێزێک زیادە نەکراوە بە هەمووان بیزانن سیرکە ئەمریکا ناتوانێت یەک سەرباز بەڕەوانە بکات تەنها کۆنگرێس دەبێ مۆڵە بدا پێنتاگۆن دەبێ مۆڵە بدا سەرۆکی ئەمریکا سیرکە بۆ ئەوەی کەوا ئەمەشتە ئاشکرابێ هەمووان بیزانن کاتێکەوە 3000 سەربازی هێزەکانی مارێنزی نارد هێزی دەریایی هێزی کەشتیگەری دەریایی نارد ئەم هێزانە ئەمە بۆ عراق نییە بۆ پاراستنی گەروی هۆرمزە سیرکە بۆ پاراستنی کەواتە ئەم تێکەڵاویە و ئەم ترسا نمونەیەکە لە عراقدا لە هەندێک شوێن دەشاردرێتەوە بەمانەیەکی دیکە کەواتە بۆچی دەترسن بۆچی ترسە بێت ئەگەر هاتوو تەنها ئێوە گەندەڵ بن ئەگەر بەکرێگیراوی ئێران نەبن کەواتە بۆچی دەرچن ئەگەر ستەم ناکەڵی عراق دەکەن ترسەکە لەوەیە ئەگەر نا ئەو هێزەی هاتووە ئەمریکا لە کەس ناترسێ ئەو هێزەی هاتووە بۆ عراقنی ئەگەر هاتوو یەک سەربازی زیادە بۆ عراق بنرێت دەبێت بە مۆڵەتی بە ڕەزامەندی کۆنگرێس و پێنتاگۆن بێت هەموان ئەمە دەزانن گوتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆ گوتی یەک سەربازیش زیادە ڕەوانە ناکەن هیچ جوڵەیەکی سەربازیمان لە عراقدا نییە لە نێو خاچی عراقدا ئەمە بریتێل چیە لە دووبارە جێگۆڕچێ و بڵاو پێکردنی هێز لە سەرهێڵی سنووری نێوان عراق و سووریا لە بیرشمان نەچێت ئەمریکا دەیەوێت چی بکات ئەمریکا دەیەوێت کەوا ئەم کلیدۆرەی نێوان ئێران و ئەو ڕێڕەوی نێوان ئێران و عراق و سووریا و حەزبوڵڵا ببرێت ئەمە یەکێکە لەو ئامانزەی جێگۆڕکەی هێزەکانی ئەمریکا لەسەر سنووری عراق و سووریا ئەمە ئامانزێکی دیکە ببورن سووریا دۆخی سوپای عراق ئێستا لە دۆخێکی باشدا یاخود ناوە ئەو سنوورە سوپای عراق بۆ ناتوانێت بیپارێزە یاخود بۆ ناتوانێت کۆنتترۆڵی و گروپە چەکدارانە بکات من پێم وایە ئەگەر هاتوو هێزەکانی ئەمریکا نەبوایە سیناریۆی سوودان جارێککە دووبارە دەبەوە لە عراقدا پێم وایە تێگەشتی مەبەستم چییە نادەوڵەت بەڕاستی بەهێزترە لە دەوڵەت گروپی چەکدار هەن بەڕاستی چەکراون پرچەکراون تانک و زرێ پۆش و فڕۆکەیان هەیە بەڕاستی کە دەوڵەت نیەتی موشەشیان هەیە گروپە چەکدارەکان موشەشی بالێسی مامناوەندیان هەیە کەواتە تۆ ناتوانانی بڵین بەم شێوێ ڕوبڕووی ئەمیلیشیانە بیبیەوە کەوا بەڕاستی ئەوان بەهێزترن فەرمان لە دەوڵەتەوە وەرناگرن سەرکە بەڕێز لە هەموو سوپاکانی جیهاندا سوپا دەچێت تا جەنگەوە بە فەرمانی ڕاستە و خۆی لایەنی سیاسیەوە بەڕاستی میلیشیاکان کە لە عراق خاچی سووریادا هەن میلیشیای سەربەحەجی شەعبین کە بەشێکن لە دامەزراوەی سەربازی عراقی بە گوێرەی یاسای ژمارە چلی ساڵی 2016
کەواتە پێویستە چی هەبێت پێویستە بڕیارێکی سیادی و سەروەری هەبێت واتە موافقەی پەرلەمان هەبێت ڕەزامەندی پەرلەمان هەبێت و لە هەمان کاتدا فەرمانی ڕاستەوخۆی لە نەسیاسەکان کە بچێتە سووریا کەواتە بۆچی ئەم لانە گروپە چەکدارانە لە عێراقیانە لە سووریا چی دەکەن ئەگەر بەشێکن لە دامەزراوەی سەربازی عێراقی موچە لە دەوڵەتی عێراق و گەنجینە عێراقیەوە دەگرن بەڵام کارەکان لە سووریا بەڵام لە هەمان کاتدا فەرمانێکی سیاسیش نییە کە بچن لە خاچی سووریادا شەڕ بکەن کەواتە چێ بەهێزترە دەوڵەتیان ئەمانە دەوڵەتیان نادەوڵەت بەهێزتر لەمانە چێ بەهێزترە وەڵامدەوە تۆ وەڵام بلێن ها برێز قەیسون ینی تێگوتن کو ئەمریکا دێ سینۆرێ ناوبەینا عێراق و سووریەدە هێزێ خۆ زێدەتر بکە یعنی بۆ عێراقی ئەفتێ چ واتێ پێم گوتی سەرەتا باسم بۆ تۆم باس کرد بابەتی بە ئامانجکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا لە خاچی سووریا ئەمە ئامانجێکە کە ئەمریکا ناوێت ئەمە ڕوو بدات هەر بە ئامانجکردنیشی دیکە ڕوو بدات لە مانگ و هەفتەی داهاتوودا یان ساڵی داهاتوودا با بڵێن ئەمریکا بەهێزەوە وەڵام دەداتەوە بەو هێزەی کە ئێستا لەسەر سنوور هەیە فەرماندەی ئەم میلیشیانە عێراقیانە بە ئامانج دەکات بەڕاستی بەداخەوە کە دەڵێن عێراقی کە بە فەرمانی ئێران جوڵە دەکەن بەداخەوە بڵێ بەڕاستی ئەمانە هەندێک فەرماندەی جەنگکەن بیمان نەچێت فەرماندەی جەنگەکان هەولێریان بە ئامانج کرد هەولێریان بۆ دوومان کرد نێردە دیبلۆماسیەکان بۆ دوومان کرد سیرکە کاتێکەوە دەسەڵاتیان گرتە دەستە مقاومە بەڕاستی درۆیەکی گەورەیە مقاومە وەکو گوتمە مقاومە بریتیا لە بەرگریشی بەهێز هەروەکو چۆن بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان ئەمە مقاومە بوو سیرکە ئەمان جەنگیان کرد تاوەکو ئازاد بوون کوردەکان جەنگیان کرد بزوتنەوەیشی ڕزگاریە بوو بەڵام ئەوەی کە هەیە ئەوانی دیکەکەن شتێکی دیکاس بەڵام چوارچەوەی هەماهەنگی کە فەرماندەی میلیشیاکانن چی دەکەن ئەمانە ئەوە مقاومە نییە کە ئەوان دەیکەن کەواتە ئەمە مقاومە نییە ئەمە ململانەی لەسەر دەسەڵات و پارە کاتێکەوە فەرماندەی میلیشیاکان فەرماندەی جەنگەکان دەسەڵاتیان وەگرت پارەیان وەگرت کەواتە مقاومەت کۆتایی هات کەواتە درۆشی گەورەیە کە ئەوان دەیکەن لە هەمان کاتدا بەشێکی سیستەمی بەرگری عێراقی کە 77 بەشی بەرگرین ئەمانە گوتمان بەشێکن لە مقاومەتی محوەری مقاومە فەرمان لە کێ وەردەگرن فەرمان لە وەلی فەقیه وەردەگری لە ئێرانەوە وەردەگرێت کەواتە ئەمە بەشێک نییە لە دامەزراوەی سەربازی عێراقی بەداخەوە کە دەڵێم بەشێکە لە دامەزراوەی سەربازی ئێران بەڵام موچە لە گەنجینەی عێراقی وەردەگرن چەک لە دەوڵەتی عێراقەوە وەردەگرن لە سوپای عێراقەوە وەک دوایین پرسیار هەگەر بە کورتیش وەڵامان بیتەوە سپاس دەکەم چاوەڕێی هیچ پێشاتێکی ئەمنی هاوشێوەی داعش بکەین لە عێراقدا یاخود بەهێز بوونەوەی داعش جارێکی تر و سەر هەڵدانەوەی داعش دەگرێتەوە هەموو ئەو هۆکارانێکە بوونە هۆی سەرهەڵدانی داعش ئەم نخراوە تیرۆریست ئێستا هەیە هەژاری گەندەڵی پەراوێز خستن پەراوێست مەزهەبیەت تائیفیەت هەموو هۆکارەکان باون هیچ هۆکارێکمان چارەسەر نەکردووە کە بوونە هۆی سەرهەڵدانی داعش هیچ هۆکارێک چارەسەر نەکراوە کەواتە داعش من بۆچوونی خۆم داعش دەگەڕێتەوە بەڵام نەک بەو هێزەکە هەی بوو نەک بۆ هێزی زاران بەڕاستی هەندێک شەڕی پارتیزانی دەکات لە سووریا لە عێراق کەواتە ئێمە جەنگی هێزریەشی هەبێت ئەمە وەکوتمان ئەمە یەکێک بوو لە چی یەکێک بوو لە ئەرکەکانی پیاوانی ئاینی کە دەبوو شەڕێکی ئایدۆلۆژی شەڕێکی ئاینی شەڕی فکری داعش بکەن بۆ ئەوەی کە گەندەڵیش لەناو بچێت و هەژاری نەمێنێت مەزهەبیەت و تائیفیەت نەمێت پەراوێز خستن نەمێت بۆ ئەوەی کەەوە داعش بنەبڕ بکرێت و ڕێشەکیش بکرێت هەموو هۆکاران تا ئێستا ماون کەواتە چی کەواتە سەرکەوتن چی سەرکەوتن بەڕاستی هێشتا نەبووە کۆڵەکەکانی سەرکەوتن تا ئێستا بەدی نەهاتوون داعش هەر ماوە وەکو هزر ماوە هەموو هۆکارانەشی کە بوونە سەرهەڵدانی داعش تاوەکو ئێستا هەر ماون بەڕێز ئیحسان قەیزون شرفەکاری سەربازی لە ستودیۆ ئامادە بوویت سپاس بەخێرات تحية لكم وشكرا جزيلا لكم سپاس ئینشاءالله فێری کوردیش بیت أنت الشرف سپاس ممنون